سەروەر قەرداخی ڕۆژنامەوان و چالاکوانی بواری ژینگەیمان لەگەڵدا. سەروەر ئەم کاتت باش و ئەمانەیە بۆ پرسیارە دەست پێ بکەین. داگیرکەران لە مێژوشدا بۆ لە ناوبردننی ژیانی کۆمەلگایەک ئەو جۆرە ڕێگەیان لە سەرەتا وەک تاڵانکردنی سروشت و ژینگە دەست پێ کردووە و قۆناغ بە قۆناغ سروشت و ژینگەیان لە ناو بردووە. چۆن دەکرێت لەم قۆناغی ئێستادا ئەو تێڕوانین یا بینینمان بۆ هەوڵە داگیرکاریەکانی ڕژێمی تورکیا هەبێت لە سەر باشووری کوردستان بەگشتی؟ هەموو کاتی ئێوە بینەرانیشتان باشتر دیارە هەردوو دەوڵەتی تورک و دەوڵەتی ئێران بە دەیان ساڵەکە کار لەسەر لە ناوبردننی دارستانە سروشتیەکانی پارچەکانی دیکەی کوردستان و بە تایبەتریش باشووری کوردستان دەکات. جگە لە تورکیا ئەوە ئێرانە کە دەیان ساڵە کار لەسەرەوە دەکات کە لە ڕێگەی ئەوەی کە بۆ نمونە مەسەڵەن ئاگری دارستانەکان دەدات بەهۆیەوە بە هەزاران دۆنم لە پوش و پاوان دەستوتێنرێت و تەنانەت گیانی ئەو ژینگە دۆستانەش با بڵێن ئەوانیش دەخاتە مەترسیەوە یاخود شەهیدیان دەکات وەکەوەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان بینیمان و بە تایبەتریش سوپای تورک یعنی ماوەی زیاتر لە 3 ساڵەکە کار لەسەر بڕینەوەی درەختەکان ئەکات و لە ناوی دەبات و تەنها لە جەنگە مرۆڤەکان نامرن بەڵکوم تەواوی ئەو زیندەوەر و گیانەوەرە کێوانەشی کە لە ناو سروشتە هەن ئەوانیش دەبرن. یعنی بە پێی ئەو ئامارانەی کە بۆ منە لە بەردەستی ئێمە هەیە تەنها لە 40 ڕۆژی سەرەتای ئۆپراسیۆنەکە زیاتر لە 7,000 دۆنم لە زەوی با بڵین کشت و کاڵی و هەروەها دارستانی لە ناو چوون لەو ناوچانەی کە با بڵین شەڕ لێ و بە تایبەتریش لەو شوێنانەی کە ئۆپراسیۆنی سوپای داگیرکەری تورکیای لێبەڕێوە ئاچێت. ئەمە جیالەوەی کە لە ماوەی 10 ساڵدا زیاتر لە 1,300,000 دۆنم لە دارستانی سروشتی لە باشووری کوردستان لە ناو چوون کە بەپێی ئامارەکان لە 135 ئەم لە ناو چوونە هۆکارەکەی بۆ بردومان و هەروەها بردومانی فڕۆکە جەنگیەکان و تۆپخانەکانی هەردوو دەوڵەتی داگیرکەر دەگەڕێتەوە چی ئێران و چ تورکیاش. بۆیە ئەمانە بەڕاستی ینی تەنها لە ناوبردننی مرۆڤەکان نین بەڵکوم لە ناوبردننی ژینگەیە بەڵکوم لە ناوبردننی سروشتە ئەومان بیر نەچێت کە تا ئێستا سوپای تورک لەم ئۆپراسیۆنە زیاتر لە 13 جار چەکی کوشندەی قەدەغە کراوی کیمیایی بەکارهێناوە. ئەم چەکە قەدەغە کراوە کوشندەیە تەنها مرۆڤ ناکوژێت بەڵکوم تەواوی ئەو زیندەوەرانەی کە لە ناو سروشتن بە هەمان شێوە ئەوانیش لە ناو دەبات. سەروەر ئێوە باسان لە ژمارەیەکی هێزگار زۆر لە بڕینی دار لە زەوی کشت و کاڵی لە زەوی و ژینگە و پوش و پاوان کرد. لە ئێستاکەشدا شەڕێکی تری کە هەیە کە پێوترێت شەڕی ئاو ڕژێمی داگیرکەری تورکیا شەڕی ئاو دژ بە ملیۆنان خەڵک دەکات لەلایەکەوە سروشتیش لە ناو دەبات. ئەمە چۆن ئەبینەوە بۆ داهاتووی کۆمەلگا بە تایبەت کۆمەلگاکەمان لەو ناوچانەدا؟ نەک تەنها لە باشووری کوردستان و عێراق یعنی داهاتووی ئاو ئەسڵەن داهاتووی خۆراک ئەسڵەن داهاتووی کشت و کاڵ هەموو یەکێک لەمانە بۆ منە لە مەترسیایە بەدڵنیاییەوە ئەمە یعنی دروستکردنی ئەو بەنداوانە لە ڕابردووە کە ئێستا بەشێکی زۆری ئەو پرۆژانە چی لەلایەن ئێرانەوە چی لەلایەن تورکیاوە تەواو بوو. ئێستا گەر تۆ تەماشا بکەی وڵاتی ئێران 100% ئاوەکەی لە بەنداوی دەربەنیخانیان ڕووباری سیروانی بە تەواوی وش کردووە. من بۆ خۆم لە هەفتەی ڕابردووە بە شێوەیەکی مەدانی ڕۆشتون لەسەر ئەو لقەی کە لە ڕووباری سیروانەوە با بڵین دەڕژێتە ناو بەنداوی دەربەنیخانەوە وڵاتی ئێران 100% ئاوەکەی گرتوتەوە کە ڕێگە نادا هیچ ئاوێک بێتە ناو بەند بڕژێتە ناو بەنداوەکەەوە کە بەهۆیەوە بەشێکی زۆر لە زیندەوەرەکان مردوون. بە هەمان شێوە کار لەسەرەوە کات کە لەسەر با بڵین ئەو بەشەی تری کە دەڕژێتە ناو بەنداوی دوکان بە هەمان شێوە لەوێر چەندین بەندا و کەناڵ و تونێلی ئاوی دروست کردووە و بە هەمان شێوە لەلایەن دەوڵەتی تورکیاوە لە باکووری کوردستان چەندین بەندا و دروست کراوە کە یەکێک لە ناوچە مێژوویەکان کە وەکو ناوچەیەکی مێژووی کورد ناسێنراوە کە ویش ناوچەی حەسەن کێفە بە هەمان شێوە و ناوچەی لە ژێر ئاو خستووە و هەروەها لە ڕۆژئاوای کوردستانیش. بۆیە ئەوەی یعنی یەکێک لەو شتانی کە بۆ نمونە مەسەلەن باز دەکرێت ڕوودانی جەنگێکی ترە کە ئەو جەنگا کرێت بە ناوی بە جەنگی ژینگە باز بکرێت یان بە جەنگی ئاو باز بکرێت کە ئەمە ئەتوانی بڵێ ئێستا سەرەتای ئەم جەنگە دەستی پێکردووە چونکە وڵاتی ئێران ئاوەکەی گرتووەتەوە وڵاتی تورکیا بە هەمان شێوە ئاوەکەی گرتووەتەوە یعنی وای لێ دێت کە نرخی ئاو یان لە بەرامبەر ئاوە با بڵێن لە بەرامبەر نەوتا با بڵێن ئاوت بۆ بنێرە یاخود وای لێبێت کە بۆ نمونە نرخی ئاوەکەت زیاتر پێ بفرۆشێتەوە بە گرانتر پێ بفرۆشێتەوە لە بەرامبەر ئەو نەوتی کە با بڵێن لێت وەرەگرێت. سەروەر ئێوە زۆر بابەتان و ڕوژان بە تایبەت لەسەر مەسەلەی بابەتی ئاو بەنداوەکان هەندێک کۆمپانیای قۆرەخکاریش هەیە لە باشووری کوردستاندا کە ئەوانیش زەمینە سازیان بۆ وشکردنی سەرچاوەکانی ئاو ژینگە کردووە. ئێوە چۆن ئەو بابەتا بین وەکوی کە لە ڕۆژانی ڕابردوودا
بۆ خۆشتان باسان لێو کرد کە ملیۆنان ماسی لە ڕووباری سیروانە بەهۆی گرتنەوەی ئاوی سیروان بۆ دەربەندیخان کە وشکی کردبوو یا گیرا بوانێ ملیۆنان سەرچاوی ماسی لەویایە لە ناوچوون دواتر چەندین ئەوەی کە لە ناو قولی معروفە و ناو کۆمەلگای باز لە غەسالەکانەکەن کە ئەو غەسالی چە و لەمەکان کە ڕێڕەوە ئاویەکانی ژەگۆڕنەمانە چەندێک کاریگەریان هەیە لەسەر ژینگە ئێمە جیالەوەی کە با بڵێن ینی لەلایەن وڵاتانی دراوسێەوە ینی بەندا و تونەیل و هەروە کەناڵی ئاوی لەسەر سەرچاو ئاویەکانی باشووری کوردستان و عێراق و تەنانەت ڕۆژاوای کوردستانیش دروستکراوە بەڵام بە تایبەتر باسی باشوور بکەم ینی لەناو خۆی باشووری کوردستانە ئیدارەدانی گونجاو نییە بۆ سەرچاو ئاویەکان تۆ تەماشا بکە تا ئێستا ئێمە یاسایەکمان لە باشووری کوردستان نییە بۆ ئەوەی کە پارێزگاری لە سەرچاو ئاویەکان بکەین بەردەوامی ڕێگە بە ئەو بیرانە ئەدرێت کە با بڵین بیری ینی ئاوی ژێر زەوی بیهێنرێتە دەرەوە ڕێگە بە کۆمپانیەکان ئەدرێت کە ئاوی با بڵین ناو دەبە هەناردەی دەرەوە بکرێت ینی بەشێک لە کۆمپانیەکان ئەو ئاوەی کە ئەیهێنە دەرەوە با بڵین ئاوی ناو دەبە یان ئاوی ناو گڵاس ئەمانە هەمووی ئاوی ژێر زەویە لە ڕێگەی بیرەوە دەرهێنرێت و ئەفرۆشرێت تەنانەت ئەمانەش بە هەمان شێوە بە وڵاتان یعنی بۆ نمونە بەشێک لە کۆمپانیەکان یان بەشێک لە حکوومەتە خۆجیەکان یان حتا حکوومەتی هەرێمی شانازی بەوە دەکات کە ئێستا ئاوی کوردستان لە بەریتانیایە نازانم لە فڵان وڵاتە لە ئوردنە لە کاتێکام ئاوی یەدەکە ئاوی نەوەکانی داهاتوومانە و بە هەمان شێوە باسی کارگەکانی دەرهێنانی چەولبەت کرد کە ئەمە یەکێکە لەو کێشە گەورانەی کە جالەوەی کە با بڵێن سەرچاوە سروشتەکان دەرئەهێنرێت و ئەفرۆشرێتەوە لە بەرامبەر بڕەپارێکی زۆر زۆر کەم و زیانێکی گەورە بە سروش دەگەێنرێت هاوکات ڕێڕەوی تەواوی ئاوەکان با بڵێن گۆڕدراوە کە ئەمە ژۆ ئەکات کە دەماری زەویان با بڵێن ئەو بەشانەی کە ئاوی ژێر زەوی لێوە دەگرێت ئەو خەتانە بە هەمان شێوە کاریگەری لەسەر ئەوانیش دروستەکات یعنی من نوێترین ئامار هەموو ڕۆژێک لە بەپێی ئەم ئاماری 20 ڕۆژی ڕابردوو هەموو ڕۆژێک 2 سانتیم لە ئاستی ئاوی بەنداوی دەربەنی خاندا ئاوازێت بەهۆی ئەوەشی کە وەکوتم وڵاتی ئێران ئاوەکەی گرتوتەوە و ئەم ساڵ هەرێمی کوردستان و بەتایبەتر با بڵێن باشووری کوردستان بە دۆخێکی سەختی وشکە ساڵیات تێپەڕێت بەهۆی ئەوەی کە ڕێژێکی کەم لە باران باریوە و تا ئێستاش حکومەت ئەمەی ڕانەگەاندووە لەبەرەوەی ئەگەر ئەمە ڕابگەێنێ ئەوە دەبێت قەرەبووی ئەو خەڵکانە بکات کە زیانمەندە بن چ لەوانەیە کە کشتتوکاڵیان کردووە یان لەوانەیە کە خەریکی ئاژەڵدارین یان لەوەی کە هەر جۆرە زیانێکی تریان بەرکەوتووە بەڵام لە هەمان کاتیشا بەنداوی دەربەنی خانیان ئیداری بەنداوەکان بەنداوی دەربەنی خاندووکان ئەو بۆ خواروی بەنداوەکە بەرئەدەنەوە بەهۆی ئەوەی کە ئەو بەنداوانش ئەو کارگانش لە بەشی خوارەوەی بەنداوەکە دروست کراوە ئەو ئاوە دابش ئەبێت بەسەر بەشێک لەو لەق و با بڵێن کەندانەی کە دروستیان کردەوە بەهۆی ئەمە ئاوەکە بە پێی پێویست ناگات بە خواری بەنداوەکە کە مەبەستمان لێی خواری و عێراقە بەتایبەت بەڵێ سەرۆر قەرداخی ڕۆژنامەوان و چالاکی بواری ژینگە سپاس کە لەگەڵماندا بوون بۆ شرۆڤەی ئەم بابەتە کاتیش خۆش سپاس بۆی